شەقامێکی کەرکووکە و گەڕەکەیشی کوردنشینە. دانیشتوانی ئەم گەڕەکە و تەواوی کوردانی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لە ئێستادا پەرۆشن بۆ یەکدەنگی و یەکهەڵوێستی کورد لە بەغدا و چەسپاندنی داواکاری و مەرجەکانیان بە یەک پاکێجی هاوبەش لە پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی داهاتووی عێراق. دیارێک ریزی کورد لەم کاتەیە زۆر گرنگترە لە هەموو کاتێک شتێر لەبەرەوەی ئێستا بتەوێنێتەوە شەڕەکە شەڕی نەتەوایەتیە خاستن لە شاری کەرکوک ئێمە لە بەشدا لەگەڵ حکوومەتی عێراقیین و پێویستە گرینگە زۆر کە لایەنە کوردیەکان بەسەر جەمهێزەکانەوە بە یەکەم ڕەنگەکانەوە لە بەغایەک دەست و یەک ڕەنگ بن بۆ زامنکردن مافەکانی گەلی کورد و بە تایبەتی شاری کەرکوک. لە کەرکووکە پێویستە ئەم دەسەڵاتە بگۆڕێت، دەسەڵاتێکی باشتر بێتە ئاراوەکەوە، زامنکردنی مافەکان بەدی بکرێت و زیاتر خزمەت بەچینی لاو بکرێت لە شارەکەی. داوایان لەکەین یەک هەڵوێز بن لە بەغا یەک ڕیز بن بۆ ئەوەی بتوانین مافەکانی کورد دەست بەرکەین. جیالەوە لە جێناکۆکەکانە لە شاری کەرکوک بتوانین ئەو پۆستانی کەوا لە دوای 16 ئۆکتۆبەر کەوا بە شۆڤێنیانە داگیر کراون ئەو پۆستانە وەرگرینەوە و شاری کەرکوک ئاسایی بکرێتەوە لە ڕووی ئەمنیەت و پۆستێکی پارێزگارێکی کورد دابنین بۆ کەرکوک و بۆ هەموو نەتەوەکان باش بێ بە تایبەتی بۆ کەرکوک. ئەگەر یەک هەڵوێز بن بۆ ئێمە باشترە، بۆ کورد باشترە، بە تایبەتی لە شاری کەرکوک و جێناکۆکەکان. تۆخە سەپێنراوەکەی کەرکوک 4 ساڵە درێژەی هەیە. ئەگەر لایەنە کوردیەکان ئاسایی بوونەوەی دۆخی ناوچە دابڕێنراوەکان بکەن بە یەکەم مەرجی گفتوگۆ، ئەوە عەسکەرتارێت و تعریب و تەواوی هەوڵە شۆڤێنەکان لە نزیکترین کاتدا ماڵئاوایی لە کەرکوک و ناوچە دابڕێنراوەکان دەکەن. ئەم جارە دۆخەکە زۆر جیاوازە و دۆخی عێراق بە شێوەی گشتی پێویستە لە هێز و لایەنە براوەکان هێز و لایەنە براوەکانی کوردستان کۆبوونەوەی خۆیان ئەنجامدەن و بە یەک پاکێج و بە یەک ئەجنداوە بچنە بەغدا یاخۆ چاوەڕێی وەفدەکان کەن کە لە بەغداوە دێ و لە زومنی ئەو ئەجندایانە زۆر گرنگە ئەم جارە دۆسی کەرکوک بەڕاستی تای بێ و لە دۆس ئەساسیەکان بێ و لە خاڵە ئەساسەکان بێ بە تایبەت ئەم وەزعی ناهەمواری کەرکوک کە من پێم وایە زۆر پێویستە پێش مادەی 140 ئەم دۆخە عەسکەرتارێتی کە لە کەرکوکەیە کە خەڵکی کەرکوکی بێزار کردووە هەڵگیرێ. بەپێی ئەنجامە بەرایەکانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق، کورد 63 کورسی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەبێت. یاخستنی هەوڵ و مەرجەکانی هێزە کوردیەکانیش دەتوانێت دەستکەوتی باش بۆ هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان بەدەست بێنێت. کارۆن محەممەد، کوردسات نیوز، کەرکوک.